دوای 3 ساڵ لە کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی پارێزگای کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لەلایەن هێزی پێشمەرگەوە ئەمڕۆ جارێکی دیکە سوپای عێراق گەڕایەوە ئەو شارە. دوای هاتنی داعش لە 10 حوزەیرانی ساڵی 2014 سوپای عێراق لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هەڵهاتوو، هێزی پێشمەرگە جێگەی گرتەوە. دوای کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە لەلایەن هێزی پێشمەرگە بەرپرسانی هەرێم باسییان لەوە دەکرد مادەی 140 جێبەجێکراوە. دوای 3 ساڵ و 4 مانگیش لە کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە لەلایەن هێزی پێشمەرگەوە جارێکی دیکە سوپای عێراق و حەشتی شەعبی هاتنەوە کەرکووک و دەسەڵاتی حکوومەتی فیدڕاڵ گەڕایەوە بۆ ئەو ناوچانە. پارتی و یەکێتی کە بەرپرسیار یەکەمن لە ئایندەی ئەو ناوچانە ئێستا یەکتری تۆمەتبار دەکەن بە هاتنەوەی سوپای عێراق بۆ کەرکووک. بەپێی زانیاریەکانیش پارتی و یەکێتی لە کۆبوونەوەی دوێنێ لە شارۆچکەی دووکان ڕەزامەندیان دەربڕیەوە بۆ گێڕانەوەی سوپای عێراق بۆ ئەو ناوچانە و پێشێنانی ئیدارەیەکی ئاوبەش. ئەبڕای چاودێرانی ژێکێتی و پارتی و شوێن کەوتەکانیان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم پاساویاندایە دەستی حکوومەتی عێراق بۆ گەڕانەوە بۆ ئەو ناوچانە و ئەوە ئێستا ڕوودەدات لە ئەنجامی هەڵەی ڕیفراندۆمەوەیە. شاری کەرکووک بەردەوام خاڵی ناکۆکی نێوان کورد و دەسەڵاتدارانی عێراق بووە و یەکێتی و پارتیش لە دوای ساڵی 2023ەوە هیچ هەوڵێکی جددیان نەبووە بۆ گێڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر هەرێمی کوردستان. هەڵەی سەرکردەکانی پارتی و یەکێتی لەو کاتەوە دەستی پێکرد ئامادە بوون کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە دەستوری عێراق بە ناوچەی جێناکۆک دابنێن. دوای 2023 چارەنووسی کەرکووک بەسترا بووە بە مادەی 58 لە یاسای کاتی دەوڵەتی عێراق و پاشان مادەکە گۆڕا بۆ 140 لە دەستوری عێراق. دەبوایە مادەی 140 لە کۆتایی ساڵی 2007 جێبەجێ بکرایە. کەرکووک شارێکی کوردستانیە و ژمارەی دانیشتوانەکەی 1,500,000 کەسە. دانیشتوانەکەی پێکهاتوون لە کورد و عەرەب و تورکمان. پارێزگای کەرکووک لە ڕووی ئیداریەوە پێکهاتووە لە قەزای ناوەندی کەرکووک و حەویجە و دوبز و داخۆ. کەرکووک شارێکی دەوڵەمەندە بە نەوت و غاز لە 40 نەوتی عێراق پێک دێنێت. بێرە نەوتەکانی کەرکووکیش کە پێکهاتوون لە بای حەسەن و ئاوانە و بابەگورگور و خەباز و جەمبور کە ڕۆژانە توانای بەرهەمێنانی 450,000 بەرمیل نەوتیانەیە. هاتنەوەی سوپای عێراقیش بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان زەبێکی کوشندەیە لە ئەگلاکردنەوەی چارەنووسی ئەو ناوچانە و گەڕانەوەیان بۆ سەر هەرێمی کوردستان.